بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان جارێکی دیکە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا دەخرێت بەپێی نوێترین نووسراو کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئاراستەی سەرۆکایەتی هەرێمی کردووە باسی لەوە کردو لە 25 شوباتی 25 دوی ئەمساڵ ناتوانێت هەڵبژاردنەکە بەرەوە ببرێت و داوای کردووە جارێکی دیکە بە کۆمیسیۆن و سەرۆکایەتی هەرێم بە تەنسیق هەڵبژاردننی داهاتووی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکەن پێشبینی دەکرێت لە مانگی 5 ئەمساڵ هەڵبژاردنەکە بەرەوە بچێت لە ئێستشدا کۆمەڵی دادگەری کوردستان وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن بە فەرمی خەریکی دروستکردنی بەرەیەکی دەژی دەسەڵاتە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان ئێمە قسە لەسەر هۆکاری دواخستنی هەڵبژاردنەکان و لەو ماوەش ماوە و 5-6 مانگەی کە دوا دەخرێت هەڵبژاردنەکە ئایا دەکرێت بەرەیەکی ئۆپۆزیسیۆن و بەرەیەکی دژی دەسەڵات پێک بهێنرێ و قسە لەسەر پرسی موچە و دۆخی سیاسی هەرێم و هەمواری یاسایی بۆ جەژ دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومی باڵای کۆمەڵی دادگەری مامۆستا بەخێرمە سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس دەکەم بەر لەوەی کە بینە سەر ئەو کاری ئێوە دەستان داوەتی بۆ دروستکردنی بەرێک دژی دەسەڵات دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر ئەو نووسراوی کۆمیسیۆن کە ئاراستەی سەرۆکایەتی هەرێم کراوە و ئەمڕۆ گەیشتووە جارێکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا دەخرێت هۆکارەکەی چییە و پێشبینی دەکرێتکەی وادەیەکی دیکە دابنرێت بەڵێ بەنای خۆی گەورە و میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کاکەکەین سڵاوم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەوەی جەنابەت فەرمووت کە کۆمیسیۆن ئەمڕۆ نووسراوی ئاراستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کردووە کاڵێ ئەو وادەی ئەخیر کە ئەمە سێم وادەیە سەرۆکایەتی هەرێم دیاریەکە و فەشە لە هێنەیە بەداخەوە پێشتر سێ مەرسومی دەرکردووە سێ مەرسوم دەرکراوە لە سەرۆکایەتی هەرێمەوە کە یەکیشیان لە مانگی 10 بوو یەکیشیان لە مانگی 11 بوو ئەمەشیان مانگی 2 کە هەرسێکی سەرکەوتوو نەبوو و کۆمیسیۆن ئەمەشیان ڕەت کردەوە و دیارە کۆمەڵێ بەڵگەی هێناوەتەوە یا حجەجی هێناوەتەوە بۆ ئەم وادەی لەم وادەیەشان ناکرێ وەیەکێ لەو ینی عەرقەلانەی کە لە بەردەم ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەیە لە 21 ئەم ساڵ محکەمەی فیدرالی لەسەر یاسای ئەنجامدانی پەرلەمانی کوردستان جارێکە کۆبێتەوە کە تانی لێدراوە و داوای هەمواری کراوە لەو بەروارەشە هەر گۆڕانکاریەک بکرێت لە شێوازی یاساکە ئەوەش خۆی بۆ خۆی گۆڕینی شێوازی ئەنجامدانی میکانیزمی هەڵبژاردنەکەی لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ ئەوەش ئەبێ کۆمیسیۆن لەسەر ئەو بابەتە بەرنامەی خۆی دیاریکە و لەسەر ئەوە ئەو ڕۆژە دیاریکن کە هەڵبژاردنەکەی تیاکرێ بۆیە ئەمە بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان هەتا بێ پاشەکشاکەین و دێنە دواوە و بەڕاستی سومعی هەرێمەکەمان لایەن ئەم دوو حیزبەوە بەردەوام ناشری نەکرێ بەداخەوە پەرلەمانی عێراق ئەوە هەموو پرۆسە هەڵبژاردنەکانی خۆی لە وادەی خۆیان و بەڵکو هەندێکشی پێش خستەوە 2020 پێشخرا کە ینی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجامدا کە بۆ ئەوەی کە بارودۆخی عێراق وایە خواست و کۆمەڵی مزاحرات لە ئارا بوو و لە ئەنجامی بەدەمەوەچوونی داواکاری جەماوەری عێراق و خۆپیشاندەران ئەو بڕیارەیدا بەڵام ئێمە هەڵبژاردن ئاساییەکانی خۆشمان پێ ناکرێ ئێمە حتا ئەو موسساتانەی هەمان لە هەرێمی کوردستانە کە پێویستە هەڵبژاردنیان بۆ بکرێ جا ئەمە لای جەماوەری کوردستان لەوە چێ چونکە تەرکیزەکە لەسەر پەرلەمانی کوردستانە ئەمەیان لە یاد نەبێ ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە لە تەمەنی دروستبوونی ئەم هەرێمەی ئێمەوە و لە 2005ەوە کە بە یاسای پۆڵ بوریمەر کە سیستمی ئەنجومەنی پارێزگاکان کراوە بە سیستمی و لە دەستوری عێراق ئاماژەی پێکراوە دوو جارەوە پرۆسەی لە کوردستانە کراوە 2005 انتخاباتەکە کرایش لەگەڵ کۆی عێراقا و سێ پرۆسە بەیەکەوە کرا پەرلەمانی کوردستان عێراق ئەنجومەنی پارێزگاکان هەتا 2014 هەرێم بووی نەکرایەوە یعنی ئێستا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان 2014 کراوە دوو جار کراوە 2005 و 2014 مەلەفەکە داخراوە هەر پرۆسەیەک ئێستا کە دادگای فیدراڵی کۆتایی بەکارەکانیان هێناوە دیاریژنیەکەی دەکەن بەڵێ دیاوادی ئەستەن هەر بازیشیان نییە خەمیشیان نییە وچکوان ئەستەن سیستمی ئەنجومەنی پارێزگاکان کارکردنە بە سیستمی لامەرکەزی ئەمان هەر لەگەڵی نین ئەمان لەگەڵ سیستمێکی مرکزی توندن محافظات ئەنجومەنی پارێزگاکان و قەزا و ناحەکان ئەسڵەن لە یاسا و یا لە دەستوری عێراق ئەنجومەنی قەزا و ناحەکانی شەیە
ئێمە شارەوانەکان لە هەرێمی کوردستانە کە یەک جارەوی هەڵبژاردننی بۆ کراوە ساڵی 2000 یەک جار کە تا ئێستەوە 24 ساڵە نەکراوەتەوە لە یەکی 2000 هەڵبژاردننی شارەوانەکان کرا کە خۆشببختانە ئێمە ئەم جۆرە هەڵبژاردنانە بۆ خزمەتی خەڵکە شارەوانی کە منتەخەوی خەڵک بوو دەسەڵاتی هەیە و بەدەم داواکارەکانی خەڵکەوە چێ و نزیکە لە هاوڵاتی ئەنجومەنی پارێزیەکان بە هەمان شێوە ئەنجومەنی قەزاوناحەکان بە هەمان شێوە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەمانە هەمووی پێشێ لەکرێ قۆناغ بە قۆناغ ئێستا هاتوین مەترسی لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دروست بووە ئێستا عرقەلە هەیە لە بەردەمی پرۆسی هەڵبژاردننی سەگەر دەبێتی بکرێ بۆ نەگەر وادەیەک دابنرێ بە تەنسیق ئەمە لە دەسەڵاتی هەرێمانە کۆمیسیۆن بەداخەوە لە دەسەڵاتی هەرێمانەماوە چەند مەرسومی تری ژەرکا سەرۆکایەتی هەرێم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەسەر ئالێت و میکانیزم و تەوقیتەکە موافق نەبێ ئەوەی سەرۆکایەتی هەرێم کاری پێ ناکرێت ئەمە ئەسڵ چیە گەێنێ ئەمەوە گەێنێ پرۆسی دەسەڵاتی دیاریکردنی وەقتی کاتی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە دەست هەرێمی کوردستانیشان نەماوە وەکو چۆن بوجە لە دەستی هەرێمی کوردستانە نەماوە وەکو چۆن هەموو بابەتەکانی ترس و تەمەنی هەموو پێداویستەکانی تری ڕۆژانەی خەڵکی سەر لە دەستی حکوومەتی ناوەندی عێراقایە ئەمەش لە دەستی هەرێمە نەماوە باش بەس مامۆستاگەر بۆ نمونە پارتی وێکێتی لە 2022 بەر لە 6 یانزەی 2022 کە تەمەنی پەرلەمان لەو کاتە کۆتاییات پێشەوە وادەی هەڵبژاردنێکە تووشیە و کێشەیە دەبوو نەمانی شەرەتی دامەزراوەکان حکوومەتی ماوە بەسەرچوو دەست خۆش بێ کاک حەکیمە لە کۆبنەوەیەکی فەرمی لەگەڵ برادرانی پارتی بەڕسمی ئەمەمان پێوتن وتمان ئێوە هەموو شتێک بووە تا غەرغەرە تا نەکەوێتە غەرغەرە و کۆتانە فەس بەهانایەوە ناچن ئێ باشە ئێوە خۆتا دەسەڵاتان هەیە ینی ئێوە حکوومەت لای ئێوەیە پەرلەمان لای ئێوەیە حکوومەت لای ئێوەیە سەرۆکایەتی هەرێم لای ئێوەیە بۆ ئێڵن ئەمانە ئەکسپایر بە نەموادانە دیارە خەمساردن یا حەز لە هەڵبژاردن ناکەن یا مەخاوفتان هەیە یا ترستانەوە لەوەی کە بەڕاستی گۆڕانکاری لە شێوازی هەڵبژاردن و لە شێوازی میکانیزمی هەڵبژاردن و هاتنە پێشەوەی خەڵکی نوێ لەمان ناترسن ئەژی ناوەکو جەناب بدەڵێ وادەیەکی زۆر لە بەردەستا واڵایە بۆ کاتەکان لە بنایکی بە یاسا لە پەرلەمانی کوردستانە 4 ساڵ جارێ وەکو چۆن لە دەسووری عێراقا ئێمە دەسوورمان نییە بەداخەوەم دەسوورش لە هەرە ئەویش بە دەردیێوانی ترچوو قۆناغ بە قۆناغ لیجانی بۆ دووسکە لەسەر لێکتێک نەگەیشتنی لایەنەکان بە تایبەتی دوو حیزبەکە ئەمە هەردوواکە و ئەستن دەستور کراوە بە ئیمتیازی حیزبی و شخصی کەسێک کە لە سەرۆکایەتی هەرێمە ئەوێم دەستکەوتە بۆ خۆی بێ حیزبەکە ئەوێ بۆ خۆی بێ با بە دەستور مولکی عامە یاسای گشتیە بۆ خەڵک ژیانی خەڵک ڕێگە خاتەوە بۆ ئەمەژە خەن ناو محاسەسی سیاسی و ململانی سیاسیەوە بەداخەوە ینی ئێستا ئەوەش کەوەتا ئێمە دەستوریش دەستور هەر بۆ هەرێمی کوردستان دانەرڕا و ئێستا ئەگەر دەستورێک هەبوایە لەم هەرێ و معتەرەب وایە و دەنگدانی لەسەر بکرایە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کەس نەیەتوانی هەندێک بابەت و هەندێک خاڵ کە لەلایەن حکوومەتی ناوەندی و بەرەوەی هەرێمی کوردستانی پێگرن ئەگەر هەرێمی کوردستان دەستوری وایە ئەوانیان بۆ ناکرا ئەو تەداخولە ڕاستەخوانی حکوومەتی ناوەندی کا لە هەموو میکانیزمەکانی شێوازی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئێستا لە هەموو مؤسساتەکانی ئەوە تا حتا دەتەخول لە هەڵبژانەکەشەکە و قسەی هەیە لەسەر وادەکەی لەسەر میکانیزمەکەی لەسەر یاساکەی ئەوە گەر دەستوری هەرێمی کوردستان و تووشی ئەوە نەبووین ئەمانە ینی ناکو بڵین هەڵی پارتیویکێتی هەڵەیەکی گەورەی ئەم دوو حیزبەیە ئەم دوو حیزبە هەموو جومگەکانیان لابووە ئەوەندەی مەشغوڵن بە ململانەی خۆیانەوە ئەمەندەی مەشغوڵبوون بە دەستکەوتەکانی و ئینەکانی خۆیانەوە ئەوەندە چاویان لەوە نەبووە خودی هەرێمەکە و ئیسیقراریەتی هەرێمەکە و کیانی هەرێمەکە چۆن بپارێزی باش ماسەوەی کە باس کێستە بۆن و پێش سێ مەسوم دەرکراوە یەکی دەی 2022 مەرسومێک لەلایەن سەرۆکایەتی هەرێم هەژدە یانزەی 2023 مەرسومێکی تر 25 دوی 2024 کە پێشتر سێ مەرسوم ئێستا کە پێشبین دەکرێت لە مانگی 5 هەندێک قسە و باسێ مانگی 5 دیاری بکرێ وادەیەک لە مانگی 5 چونکە باز لە کۆمیسیۆنی عێراق لە حوتی تەموز حوتی حەوت ئەنجومەنی کۆمیساران بەسەرەت چێ کاک حەکیم ئەو مانگی پێنجش ئێستا شەر قسەی ئەوەش ئێستش کەس نازانێ وادەیە چۆن دیارەکرێت چونکە وابەستەیە بەو بڕیاری مەحکەمەی فیدرالی کە لە 21 یەکا دانیشێ و کورتا بڕیارە بەڵێ 21 ئەم مانگی 2024 دانیشێ بۆ قسەکردن لەسەر خودی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە تەعنی لێدراوە لەلایەن سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان و چەند لایەنێکی تریش کە
کە ئەڵێن ئەم شێوازی هەڵبژاردنە نەعەدالەتی تایە وە بە تایبەتی مەسلەی پێکاتەکان و ئەوانەی کە بنای پێکاتەوە 11 کورسیان هەیە کە ئەمە ئێستا بووە بە مڵکی حیزبێک و حیزبێک لەژێر ناوی پێکاتە ئیسفادە لە 11 کورسی پەرلەمانەکە هەر لە ڕێوە هەر لە ڕێو 11 بردوتەوە هەر کەسێک چێ دەکێبڕکەوە لە پرۆسە ئێستا و ئەم خولانەی پێشوش هەمووی وا بووە حیزبی پارتی دیموکراتی کوردستان 11 کورسی هەیە هیچی نەکردێت 11 کورسی هەیە ئەمە موسیبەتێکەیە و تاعنەکەت زۆر لە جێ خۆیەتی ئەو تاعنی کە لی دراوە بۆیە بێ یەکەم پێکاتە بەپێی سیستمی ئێستا لە هەموو عێراقا پێکاتەکان لە هەموو عێراق و لە هەر ئەژە پارێزگاکە عێراقەوە بە هەرێمی کوردستانیشەوە 9 کەسن لە 329 کورسی لە 329 کورسی پەرلەمان 9 کەسن لە هەرێمی کوردستانە بە 3 محافەزەوە 11 کورسی بە پێکاتە هەیە ئەمەش دیسان هەر بۆ ڕازیکردنی یەکتری و ئەو پێکاتانە و پاشان بۆ بە قوتکردنی دەفەی کە بەلایەکی ئەم مانگە دادگەی فیدراڵی بڕیار بدات ئێستا باز دەکرێت دوایین دانیشتنی سەرۆکی دادگەداوی لە کۆمیسیۆنی عێراق کرد هەرێم بکرێتە 4 بازنە سلێمانی و هەڵابجە بەجیا هەولێر دۆکیش بەجێت 4 بازنە ئەو کاتە نەخشەی سیاسیش دەگۆڕدرێ بۆ هەڵبژاردننی داهات و بەڵێ یەکێک لەو بابەتانە تەمان لەو یاسایە کە چەند جارێکیش کە سعادە دەکەم بینێ بە چەند جارێک ئەنی یاسای پەرلەمانی کوردستان هەموار کراوەتەوە پەرلەمانی کوردستانەوە هەر ئەوە نییە کە یەکەم جار دەرکراوە کە لە هەر هەموویە یەک بازنەی هەرێمی کوردستان هەر سێ محافەزەکە و کاتێک کە بڵێن هەڵەبجە محافەزە نەبووە بەڵێ ئێستا هەڵەبجە محافەزەی لای خۆمان بەس لای حکوومەتی ناوەندی محافەزە نییە ئەوان تاعنیەکێ لەو تاعنە لێدراوە بەداخەوە ئەمە شەری استیقلال کراوە بۆ مەکاسیبی حیزبی لە محافەزەیەک کە فشار زۆرە کە زەخ زۆرە کە فشارە هێنرێ بۆ هاوڵاتیان لە 190 خەڵگەچێ بۆ دەنگ ئەمانە تەمان لە ناو سیستمی یەک بازنەیە ئەم محافەزەیە حسەی ئەسد وەرەگرێ لە چی لە دەنگا و زۆرترین کورسی ئەبات بۆ خۆی لەو محافەزانەشی کە نیسبەی دەنگدان کەمترەوە خەڵک کەمترە چێ بۆ دەنگدان بەڕاستی ئەوان زەرمەند دەبن وە کورسی ئەو ناوچانە ئەچێ ئەو بۆ ئەو شوێنانە چێ کە زۆرتر دەنگیان ناو بەڵام ئەگەر ئەم سیستمە بکرێ بە 4 بازنەی ئەگەر هەڵەبجەش بە محافەزە وێ دەکەین وابێ حساب کرێ یان بە 3 بازنەی ئەمەش دیسان لە بەرژەوەری شارەکانایە یعنی ئێستا پارێزگای سلێمانی وەکو نفوس وەکو نەسەمە لە هەولێریش و دۆکیش گەورەترە ئێبێ ئەندامی پەرلەمانی زۆرتر هەبێ هەم بەپێی دەستوری عێراقی کە هەموو 100,000 کەسێک لە پەرلەمانی عێراقا نوێنەرێکی هەیە ئێستا بەپێی ئەوە بێ شاری سلێمانی نزیکەی لە 145 یا بۆ 46 بەڵێ خۆ پێشتر مامۆستا کۆمیسیۆن نووسراوێکی ئاراستەی دادگەی فیدراڵی کردبوو دەڵێ بەپێی دابەشکردنی کورسیەکان لە 3 کورسی کۆتاشی بۆ سلێمانی دانابوو دەڵێ کورسیەکانی سلێمانی 45 کورسی بێ هەولێر 38 کورسی بێ دهۆک 28 کورسی بەڵێ 28 کورسی بەپێی کۆتاکانەوەی کە تەوزیع کراوەتەوە بەپێی ئەو پێشنیاری کە هەیە ئێستا کە قسەی لێکرێ 4 کورسی کۆتایەتە سلێمانی 3 کورسیەچێتە هەولێر و 3 بۆ دۆک بۆ هەولێر ئەمە بەپێی ئەو پێکاتانە و تەوزیعاتێکەوە نسبەتی ئەمە باشترە لەوەی پێشوو ئەنی مەبەستەوەی ئێستاگەر سلێمانی بۆ نمونە 43 کورسی بۆ دامنرێ هەڵەبجە 2 کورسی بۆ دامنرێ ئەو کاتە خەڵک چەند سلێمانی و کورسی خۆی هەر هەیە بەڵێ ئەو حسێ بۆ خەڵکی سلێمانی بەڵێ داماشیەوە بۆ دۆک و بۆ هەولێر ئەو حەقی مەنتیقەکە خۆیەتی یعنی سلێمانی حەقێتی ئەو 45 کورسی جەناب دوت بە کۆتاکانەوە چێتە 48 وایە دەبێتە 45 بە هەمووی ئەم 45 کورسی نوێنەرەتی پارێزگای سلێمانیەکە لە پەرلەمانی کوردستان حەقی خۆیەتی بەس من ئەلێرا حەزەکەمەوە بڵێم ئەم مەحکەمەی فیدرالیە باشە پێویستە بەوەشا بچێتەوە ئایا ئێمە ئەمە تەعنیە لە کەمەنەتەوایەتەکان بەوە پێکاتانەتر بەڵام پێکاتە و کەمەنەتەوایەتی ئەبێ بەپێی حەجمی خۆی کورسی بیتێ بەپێی ئەو حەجمە کە پێ بتێ سیستمی کۆتاوەکوی باسم کرد لە عێراق ئەم حەجمە یەکەمین خولی پەرلەمانی کوردستان 5 بووە 5 کەس بووە ئێستا ئایا محکەمەی فیدرالی لەمەش قساکە ئایا ئەم 5 هێنێتەوە سەر 5ەکە سیناریۆش هەیە ینی ئەمەشە بێ قسەی لێ بکرێ ئەما کەوێتە سەر ئایا تۆ لەسەر چه ئەساسیم عەدەدە داناوە بۆ 11 بۆ 6 نییە بۆ 5 بوو کامیانە ینی کە کامیان حەقی و پێکاتانەیە ئەمەشە بێ قسەی لێکرێ بەڕاستی ئێمە قسە لەوە ناکەین ئێمە وەکو کۆمەڵ بەزووکو نەخشەی سیاسی مامۆستا ئەگەر بۆ نمونە بکرێتە 3 بازنیان 4 بازنیان 3 بازنە ئەو کاتە هیچ حزبێک لە پەرلەمانە زۆری نەنابێ
سەبوون و پارتی پێشتر لەگەڵ پێکاتەکان زۆرنی و 57 کورسیە بوو ئەمجارە قورسە ینی بۆ حیزبێک وەتەنی بەڵێ ئێمە بەڕاستی بەداخەوە ینی یەکەم ئێمە ئەبێ ئەو محافەزاتانە کە هەموو هەرسێ محافەزەکەی هەرێم و چوارە محافەزەر کە هەڵەبژەی شەیدە ئەبێ بەڕاستی ئەمانە تەمسیلی خۆیان بیکەن بەڵام تۆ لە پارێزگای سلێمانیا لە پارێزگای هەولێرە کۆمەڵی ئەحزابی سیاسی شێبڕکێیەکەن بۆ دەسێنانی کورسەکانی پارێزگای سلێمانی کێ ئەمانە خەڵکی سلێمانین بۆ نوێنەری خەڵکی سلێمانیم جەماوەری شاری سلێمانین ئەمانە حەقیانە نوێنایەتی خەڵکی سلێمانی بکەن بۆ عەدەدەی بۆیان حسەی خۆیان و حسەی نفوسی شاری سلێمانیە تێگەی و پاشانیش بەڕاستی بەرنامە و تەختیت پلانێک نابێدانڕێ بە شێوەیە کە حیزبێک زۆرینە مسۆگەرکە لە پەرلەمانە بە هەر تەریقەیەک بێ و بە شێوەیە کە بەداخەوەکو لە ڕابردووە بینیمان ئەمە یا بە ئیتفاقێکی سیاسی بەڕاستی ئەمە تەواو بێ هەر قۆناغێک کۆمەڵی ئیتفاقاتی سیاسی کراوە لە بنیان ئەو دوو حیزبە و پەرلەمانیان لەسەر تەشکیل کردووە لەسەر حسابی دەنگی خەڵک حتا لەسەر حسابی حیزبەکانی تر حیزبە معارەزەکان و کەمکردنەوەی ڕێژی کورسی ئەوان و زیادکردنی کورسی خۆیان ئەمە بێ بەڕاستی ئەم جارە وازی لێ بهێنرێ و بەڕاستی ئەو یاسایە وا هەموارکرێتەوە بە شێوەیەک کە نوێنەرایەتی و تەمسیلێکی حەقیقی خەڵک بێ لە ناو خەڵکیشا حیزبە سیاسیەکان باکیە بڕشی خۆیان بە شێوەیەکی شەریفانە بکەن بۆ پێ دەسێنانی کورسەکان دێنی سەر و داواکاری ئێوەش بۆ دروستکردنی بەرێک بەس ئێستا ئەگەر لە مانگی بۆ نمونە تا مانگی حەوت کە تەمەنی ئەنجومەنی کۆمیسیارانی عێراق بەسەر هەڵبژاردن نەکرێت کات هەڵبژاردنەکە 2025 بەڵێ دوا دەکەی وا زیاتر دوا بەڵێ پێشبین دەکەی مامۆستا لە مانگی 5 ئەوانە بکرێ بە تەسەوری ئێمە لە مانگی 5 تێنەپەڕێت یا تێناپەڕێت بە تەسەوری ئێمە چونکە ئیتر ئەوە کۆتاوادەیە و ئەگەر ئەوەیشی جەنابەت باست کە لە حوتە کۆمسیۆنی عێراق وادەی بەسەرچێ هەر مدەیەکی وێم کۆمسیۆنە بۆ ئەنجامدانی پرۆسەکەەوە پاشان دەرکردنی نەتائیجی نهایی هەر بۆ خۆی لە ڕۆژی پرۆسەکەەوە کە انتخاباتەکە گەر لە مانگی 5 بکرێ دوو مانگەوێت تا ئەنجامی نهایی بە شێوەیەک دوای لێدان و دوای لەگەڕکردنەوەی سکاڵاکان و کۆمەڵی کێشان بەلای کەمەوەی دومانی شێوە بۆیە بێ کۆمسیۆ فرای ئەوە بکە ئینجا و کاتە شەرعەتی نامێنێ و شەرعەتی لێسەنێتەوە وە لە حکومەتی ناوەندیەوە ئەم پرۆسانە تەوقیتات گرنگە تەوقیتات لا حکومەتی ناوەندی ئەوەی ئێمە زانیمانە تەوقیتاتی انتخابات تەوقیتاتی ئەو مؤسساتانە کە شەرعیەتیان هەیە وەرگیان گرتووە لە تەوقیتی خۆیان تەواو لای حکومەتی ناوەندی بابەت نەگوەکو هەرێمی ئێمە ئەوەی لای ئێمە حساباتی بناکرێت تەوقیتاتی ئێستا بڵێن زۆربەی پەرلەمان ماوەی بەسەر چووە نەما بڵێ وەکو کارەکانی ئەنجومەنی پارێزگەکان سندیکا و ڕێکخراوە پیشەکان دەردەکە جۆرا و جۆرە حکومەتی ناوەندی فشاری دیسان بۆ هێناونەتەوە بۆ هەرێم ئەڵێ ئەم سندیکایانە کە ئێستا هەن لە هەرێما سندیکایەکی زۆر هەیە عەدەدێکی هائیل و هەندێک سندیکاش سەرتاسەرین ئەمانە هیچیان ئەوانیش کەوتونەتە ئەنی انتخاباتی یەکێتی مامۆسایانی کوردستان لە 2002 نەکراوە ئێ باشم سەردیکایە کە تەمسیلی مامۆسایانەکە ئەسەن ئەمەنە بێسومعیان کردووە ئەمەنە بێ ناوەڕۆژیان کردوم سندیکا و ڕێکخراوانە شەریحەکانی خۆیان نایانێت انتخاباتیان بۆ بکەن ئەمە قوربەسەری نییە ئێ باشە بووە مالیات و یعنی باسی دیموکراسی دەکەین باسی ئەڵێن هەموو شتەکان با بە نوێڕایەتی یەک لای بێتەوە دا هەر شەریحەیە خۆی تەمسیلی خۆی بکە ئێستا ئێمە لەوانەشەوە لە مؤسسە شەرعی گەورەکانی حکومەتی شوازمان هێناوەتوین سەر ڕێکخراوەکان لە ڕێکخراوەکانیشە ناگەنێن نەتیجەوە تا انتخاباتی مامۆسایان بڕیار بوو مانگی 12 مانگی ئەم ساڵ بگرێت لە 12 ئەویش نەکرا ئەویش تەجیل بۆ ئیلا ئیشعاری ناخر باش بینی سەر و داواکاری خۆتان وەکو کۆمەڵی دادگەری کە داواتان کردووە بەرێک دژی دەسەڵات دروست بکرێ یعنی ئەو 5-6 مانگەی ئەگەر لە مانگی 5 بکرێ دەرفەتێکە بۆ لایەن ناڕازیەکان یاخۆ ئەو داواکاریەوە چی لە خۆگرتووە ئایا بە فەرمی دەست پێشخەریتان کردووە بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری چەند کۆبنەوەیکی سەرکردایەتیمان کردووە لەسەر ئەم بابەتی هەڵبژاردنە و بەڕاستی ئێمە زۆر بە قەناعەتەوە قەناعەتمان وایە هەموو دەنگە ناڕازیەکان لە هەرێمی کوردستان کۆبینەوە بەرەیەک دروستکەین باشە بە ئیتیفاقی خۆبان شێوازی بەرەکە شێوازی چۆنێتی تەعاملکردن لە هەڵبژاردن چۆنێتی بانگەشەیەکی سەرکەوتوو بکەین وە چوو بەرنامە و تەختی تێکدانین هەم بۆ کاتی هەڵبژاردن هەم بۆ پەرلەمانی داهاتوو کەچی لە ناوی کاتیەوە هاتووە بەڕاستی و خەڵک و جەماوەری کوردستانی شتێگەیشتون کە ئەم دوو لایەنی دەسەڵاتە بە ئیستیغلالکردنی عاتیفەی خەڵک ئەوە زیاد لە 31 ئەوە بەرەو 32 ساڵەتی 32 ساڵ حکومە وڵاتەکەن زەحمە نەبێت دەستکەوتەکانیان چین
چ شتێک سەروەری ماوە لە وڵاتی ئێمە چ مؤسسەیەک ئەوازە دەرونی خەڵک بێنە ئەوە دەرونی خەڵک هەمووی ڕووخا خەڵک ئێستا دەستی لەسەر دڵێتی معاشی یەکە درێیان نا وازی لە 9 هێناوە دەستی لێشتووە ئەوە هەرنا سێ مانگی موچەی ساڵی 2023 کابینەینۆ نە ئەسەری هەیە نە باسی هەیە نە کەس بە نە حکومەتیش خەمی هەیە نە قسەیەکیش بۆ خەڵکەکەن تۆزی ئومێد بە خەڵک بە ئەسڵ قسەش ناکەن قسەیەک ناکەن تۆزی خەڵک دڵی خۆش بێت بەوەی کە بەڕاستی ئومێدێکیە بێ ئومێت ئەمە وەکو هەموو کابینەکانی پێشوو لە 2014 ئەم حاڵەتی لێبڕین بە لێبڕینەوە بە نەدانی موچەوە ئەوە ئەرقامێکە کە بەڕاستی ئێستا لە کاتی باسکردنیە کە مای ئەسەفە باشە خەڵک ئێستا چی ئەوێ لەم حکومەتە حکومەتێک کە ئێستا بە زەحمە نەبێ غێری باسکردنی ڕابردوو غێری هەڵدانەوەی کۆمەڵی لاپەڕی مێژوو کۆمەڵی بابەتی حەماسی و عاتفی ڕابردوو کە ئێمە لە خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمانە ئەم جەماوەری کوردستانە بە ئەحزابی غێری ئەحزابی سیاسی و بە خەڵک هەمووی بەشدار بووە هەر یەکەی بە شێوەیە تەسحیتایەوە وە قۆرغ نییە بۆ دوو حیزب دەسەڵاتی هەیمەنەی شۆڕشەکەیان بەدەسەوە بووە و لەوێش هەموو شتێکیان قۆرغ کردووە بەڵام هەموو خەڵک باجەکەی داوە زەحمە نەبێ جارێکی تر دێنەوە بە چ بەرنامەیەکەونەوە بە خەڵکەڵێن ئێمە وا ئەکەین و وا ناکەین ئەوە وعودەکانیانە دیارە لە شەراکەت بە شەریککردنی خەڵک لە فرۆشتنی نەوتا درۆیەکی زەخ و گەورە نەبوو کە ئەمە لە بانگەشەی هەڵبژاردنەکانە لە 2009 باس کراوە لە 2013 باس کراوە بە خەڵکەکەین بە شەریک لە فرۆشتنی نەوتی خۆرتان کرد بەسەر خەڵکە ناقەڵتان کرد بە شەریک ناوتەکەش هەمووی بەتاڵان برا و ئێستا ئەم هاوڵاتیانی کوردستانە و نەوەیکانیشمانە و قەرزاری نەوتی ئێستا نازانم چەند 30 میلیارد 40 میلیارد چەند میلیارد وەرای لەسەم خەڵکی هێشتا قەرزارە ئەم هەموو معاشەشی بێنەدراوە موچە خۆر کەواتە ئێستا کاتی ئەوەیە ئەم هەڵبژارنی ئێمە حلولمانێ غێری هەڵبژاردن ئێمەم هەرێمەمان خۆشەوێ نامانێت لە دەست بچێ ئێستا نەیاران و ناحەزان چاویان لەسەر هەرێمی کوردستانە و ئەو حکومەتە ناوەندیە کە لە بەغا هەیە ئێستا حالیان دڵخۆشە بە لاوازی ئەم هەرێمە دۆستی نەماوە هەرێمی کوردستان بە وڵاتانی دراوسێەوە بە وڵاتانی زلهێزەوە کە پشتمان کە بە هەموو شێوە ڕوومان تێکردن و پشتمان کردە غێری ئەوان هەر ئەوانمان بە دۆزانی باشە هەمویان ئێستا کێ خەمی هەرێم و کێم شووری چێ قساکە لە کیانی هەرێم بەوەی کام کیانە بمێنێتەوە بە سەربەرزی و ئەم کیانە بەڕاستی پارێزراو بێ بۆ ئێمە قسەکەمانەوەی وەکو دەرگاتان ئێمە ئەمانەیە پرۆژێک تەقدیم بکەین و مێ دەکەین ئێمە هەموو لایەنە سیاسیە ناڕازیەکان ئێمە مەبەستمان ئەحزابی سیاسیە ڕێکخراوەکان بە ڕێکخراوی مەدەنی بە ڕێکخراوی گشتی بە ڕێکخراوی داعاوی بە ڕێکخراوی پەروەردەیی کەسایەتیەکان هەموو ئەو کەسانی ناڕازین بەم شێوازی دەسەڵەتە کە قەنەعەتی ئێمە وایە غێری ئەوانەی مستەفید بوو لەم دوو حیزبە دەسەڵاتە هەمووی ناڕازیە بابین هەموو دەنگمان بکەین بە یەک پرۆژەیەک ئەعلانەکەین بۆ خەڵک کاکە وەرن ئەمە پرۆژەی باشتی نەفسی خۆمان و زاتی خۆمان و حیزبی خۆمان و ئەمانە بخینە لاوە با هەرێمی قاسکەین هەرێم وەزعی خراپە جارێکی کە توانێ ڕزگار بکرێت مەجای زۆر تەڵات دروست بکرێت ئەمە ئێستا لە دەستوی عێراق ئاماژەی پێکراوە ئەوەی نوێنەراتی خەڵکەکە ئەوانن کە خەڵکەڵیان نەبژێرن ئەگەر بەرەیەکی ناڕازی کۆ بێتەوە و هەموو جەماوەری کوردستان متمانیان پێن و زۆریرەی کورسەکانی پەرلەمان بەدەست بێنن ئەمە هەیئەی معتەرەفە بێ و لەلایەن حکومەتی ناوەندیش و اعتراف بەمە هەیەداکرێت و ئێستش باوەش قسەیەش پێ بکات کاکیم و ئەو هێزە سەربازی کە بەداخەوە تا ئێستا قۆرغ کراوە بۆ حیزبە سیاسیەکان و بۆ ئەو دوو حیزبە هێزە عەسکەریەکانی ئەم وڵاتە بە هێزی پێشمەرگەتەوە بە هێزی ئاسایشتەوە بە هێزی پۆلیسەوە کە مؤسسەیەکی صرف حکومی و تایبەتە بە ڕاستەخۆ بە ژیانی خەڵکەوە بە هەموو هێزە چەکدارەکانەوە ئیتر ناوە جیاجیەکان دژە تیرۆرە نازام زێرەڤانیە کۆماندۆیە هەر هەمووی ئەمانە کە بەداخەوە بۆ حیزبوون ئێستا فشاری گەورە لەسەر هەرێمی ئەمانە بێ بە مؤسسە بکرێن و لە ژێر باڵی حیزبا بێنە دەرەوە مؤسسەی خەڵک بن ئەمانە ژەبێ
یعلانی بێلایانی خۆیان بەرامبەر حیزب سیاسیەکان کەن و ئەبێ نوێنەراتی خەڵکن پێشمەرگەی خەڵک بن هێزی بەرگریکاری کوردستان بن کەواتە ئەوانیش نابێت لەو پرۆسە انحیازیان هەبێ و بیانەوێ ئەو حیزبانە سەرخەن کە چەند ساڵە بەم سینارێ و بەم شێوازە هاتوونەتە پێشەوە زۆرینان پێکێناوە بە زەختی سیاسی و بە زەختی سەرباز. باش بەزێستا ئێوە وەکو کۆمەڵی دادگەری خۆتان بڵێن چیتان کردووە هیچ نامەی فەرمی نێردراوە پێشوەختە چکال بژارنەکە و پەرێگەر بکرێ بە 4 مانگی تر بکرێ 5 مانگی تر ئێمە بە شێوەی نامی فەرمی بۆ ئەو لایەنانەی کە بۆ هەندێک لایەک نردومانە کە ئێمە لەگەڵ ئەم بابەتین و ئەمە خیارێکە لە بەردەستی ئەمە پێمان پەسەندە کە بین هەموو ناڕازیەکان کۆبینەوە دەنگە ناڕازیەکان لە هەیە سووتانە سەر خەڵکی ناڕازی و ئۆپۆزیسیۆنی هەمویان بێکەوە بەڵێ ئێمە لەم پرۆسەیە مەبەستپانە هەموو دەنگە ناڕازیەکان کۆکەینەوە کاڵین دەنگە ناڕازیەکان حتا وتومانە تەنها حسابی سیاسیش نا کەسایەتی شخصیات پەرلەمانتاری پێشوو خەڵکێک کە بەڕاستی نوێنەرایەتی حەقیقی خەڵکەکەن هەرێکە لە هەر مؤسسە و لە هەر شوێنێکی ئەم وڵاتە هەن ئێمە ئەوە بە علەنی ئەعلانمان کردووە چەندین کۆبوونەوەی سەرکرداتەیە بەلاغمان دەرکردەوە بۆ خەڵکو بە جەماوەری کوردستان دانیشتنیش کراوە هیچ بەڵێ دانیشتنمان بووە لەگەڵ هەندێک لایەنی سیاسیە لاری بڵین ئۆپۆزیسیۆنە یا معارەزە لە هەرێمی کوردستانە و لەگەڵ ڕێکخراوە هەمان بووە و نووسراویشمان ئاراستە کوردن و بەردەوامی ژەبین و بەڕاستی ئەمە بە شێوەیەک ئەمانەوێ لەگەڵ هەموو لایەکە بدوێین بۆی ئەم پرۆسی سەرخۆ ئەمە بێ مشکلە نابێ ئەمەش دیسان کۆمەڵێک عەرقەلی بۆ دروستەکە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە و ئەوان ئەوەندەی لەم بەتایبەتی لە دوای سەرهەڵدانی ئۆپۆزیسیۆنە ساڵی 2009 هەردوو حیزبی دەسەڵات ئەوەندەی ئیشیان بۆ ئەوە کردووە خەڵک بێ هیواکە لە ئۆپۆزیسیۆن و بڵێن ئۆپۆزیسیۆن بوون معارەزە بوون لە کوردستانە بەرهەمی نییە و نەتیجەی نییە و کات کوشتنە و تەنها خەفەدانە بە خەڵک مەیوسکەندەوەی کە کاکە بێوێت نەتیجە خەڵک دەنگ بۆ حیزبە دەسەڵاتداران نایە ناشتێ بۆ دەنگ بۆی مقاتعە لە کۆتا انتخاباتی پەرلەمانی عێراق لە هەرێمی کوردستان ئەو مقاتعە گەورەیە بوو کە نزیکەی لە 36 بەشداری کردووە یعنی لە 164 خەڵک نەچووە ئەمە بۆ خەڵک ئەمە لایەنە دەسەڵاتداران بە هیوایان کردووە لە چاکسازی و مەئوسیشیان کردووە لە ئۆپۆزیسیۆن بەس نابێ وابێ خەڵگە بێ بزانێت تاکە ڕێگە شارڕێگەی وەڕانکاری لە هەرێمی کوردستانە و ئەم پەرلەمان ئەم انتخاباتە بۆ پەرلەمانی کوردستانە بریتیە انتخابات هەڵبژاردن ئێمە بابین هەموو ئەمچینە سەر سنوورەکانی دەنگدان معادلەکان نەگۆڕین لە 166 خەڵک نەچووە بۆ دەنگدان وەرن بزانن ئەم معادلەیە چی لێ ئەم لە 166 ناڕازی بووە لەو لە 134ش کە چووە ناڕازی تایە بەڵام زۆرینەی ئەوانەی کە چوون یا دەنگیان بە دەسەڵات و بەمانەی ئەواندا چکە مستەفید بوون لەو دەسەڵاتە بەڵام وەرن لە 166ەکە لە 150 بچوایە معادلەکە چی لێ هات زۆرینە ئەو لایەنانە دەرەچوون کە ئۆپۆزیسیۆن و معارزی دەسەڵاتن و دەسەڵاتیان وەرەگرت و زۆرینان پێکهێنا و بەم سوڵتەیەشیانەوت ئێوە شەرعیەتان نەما خۆیان ئەزانن ئەم حیزبە دەسەڵاتداران ئەزانن لە ناو خەڵکا شەعبیەتیانە خۆیان ڕقەمەکانە بینن زۆر دیراسەشی لەسەرەکەن ئەزانن ئەوە خەڵک نەچووە ناڕازیە لەوان و ناڕازی لە ئۆپۆزیسیۆن بەس تۆ بێ هیوا کردووە بێ ئەمانەت کردووە تەغییری فعلی لە ڕێی هەڵبژاردنەوە نەبینیوە بۆ ئێڵە کاکە نەتیجەی نییە یان هەموو کاتێک کە براوە دوول لە ڕووی جەنابتم بینەرانی خۆشەویست دنیای لێکراوە بە شامی شەریف ئەم هەڵبژاردنە دنیا گۆڕێت تەغیرە بێ وڵات چاکە بێ ئەو حیزبە دەسەڵاتداران و زۆر وعودی بریقەداریان بە خەڵک داوە دوای سێرەکە نەتیجەکەی وانێ بوو خەڵک جارێکە ناسمەوە بە دەنگدان ئەم دەنگدانە هەم قسانە هەمووی درۆ دەرچوو بۆیە بەڕاستی باش بەس ئامانجی ئێوە چی مامۆسێستا کە و هەوڵەتان دەست پێ کردووە ئامانجەکە لە پێناوی چییە ئامانجەکەی ئێمە ئەوەیە ئامانجێکی حەزبیە نیشتیمان یەکەم ئامانجی ئێمە هیوا بگەڕێنەوە بۆ خەڵک باش ئەمە زۆر گەورەیە ئێمە خاڵێکی تر مەبەستمانە هانی خەڵک بدەینەوە چێتەوە سەر سنوورەکانی دەنگدان کە هیوامان بۆ خەڵک دروست کرد خەڵک باوەڕ دروست دەکاتەوە چێتەوە سەر سنوورەکانی دەنگەدا و خاڵێکی تر مەبەستمانە ئەبێ بە خەڵک بڵین بەڕاستی هیوان بڕ مەبن و ئەمەلی چاکسازی و گۆڕانکاری بە پێوە ماوە و
و ئەبێ بەڕاستی هەمومان ئەو ئەمەلە لە دڵمان نەزیینکەینەوە هەر کاتێک ئینسان هیوا و ئەمەل و ئەوەی نەما بەڕاستی حساب و ئینسانە تەواو بووە حسابی ئەگەرمە دروست بێ و هەدەفی ئێوە هەتانە بەرەیەک دژی دەسەڵات حکومڕانی پارتی و یەکێتی خۆریان ئاوا دەبێت ئەگەر بەرەیەکی خەڵک زۆر بەشداری بکات و بەرەیەکی تۆکمەی ناڕازی لە ئۆپۆزیسیۆن لە کەسایەتی لە خەڵکی ناڕازی دروست بێ ئێمە ئەڵێن بەڕاستی ئێمە تەمان ئەم بەرێ بۆ ئەوە نییە ئێمە ئێستا بڵێن ئەم بەرێ دروستەکەین بۆ دژایەتی و دوژمنایەتی ئەو دوو حیزبە دەسەڵاتە و بمانەیە ئێمە ئەڵێن ئەمان فاشل بوون و لە ئیدارەدانی ئەم وڵاتە فاشل بوون لە ئیدارەدانی ئەم وڵاتە کە فاشل بوون ئەبێ بین هیوایەک بۆ خەڵک دروستکەینەوە کە خەڵک بێت بە مەجموعەیەکی تر کە بێنە پێشەوە بەڕاستی ئیدارەدانی وڵات وەرگرن و ژیانی خەڵک چاکن زەحمەت نەبێ ئێمە ئێستا کە ئەم دوو حیزبە ئەم چەندین ساڵەوەی باسمان کە 32 ساڵە حکومی وڵاتاکەن 32 ساڵە ئەوەی کە بۆ خەڵکیان کردووە ئەوەی کە هەندێک شتیان کردووە بە مەکاسیبی سیاسی یعنی شت ئێستا خەڵکێکی زۆر تەعین بووە ئەمەش بە بەرنامەیی بووە یا لە سیراعی حیزبیا کراوە ئێستاش بیرم یەکەمین یا کابینەی سلێمانی باسە کە مچکۆ ئەو کاتاگەدارم باسی ساڵی 1990 یا 96 یا 90 کە کابینەی ئیداری سلێمانی هەبوو ئیدارەی سلێمانی و کابینەکەی کاکۆسرد ئەو کاتە 50,000 وەزەفیە بوو 50,000 یعنی هەموو ئیداری سلێمانی 50,000 وەزەفیە بوو ئەگەر ئێمە هەولێریش بە 50 حساب بکەین ئەو کاتە ئەوە 100,000 هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە 90 تا 100,000 کەس بووە ئێستا ملیۆنێک و 400,000 نە حکومەتی عێراق لی تێگا نە حکومەتی هەرێم لی تێگا نە ناو دیارە محەممەد شیع سوودانی ئەڵێ کاکە ئێمە لەگەر ئەرقام و داتا تەعاملەکەین ئێستا ئێمە 640,000 وەزەفی هەرێم ناوی هێلا ئێمە ئەی زەحمە نەبێ ئەوانەی تر کووە وەهمە خەیاڵە ڕازیکردنی خەڵکە مەعاشی وەرگرتنە بەبێ ناو بندیوارە یعنی بەڕاستی حاڵەتێک دروست بووە گەندەڵی سەراپایی سیستمی بەڕۆبنی باشی کرد باش ئەگەر بۆ نمونە هەڵبژارنەکە بکرێت و بەرەیەک دروست بێ دەتوانرێت دۆخی سیاسی ڕاز بکرێتەوە پرسی موچە و دۆخی خزمەت گوزاری ڕاز بکرێتەوە بەڵێ بێگومان لەگەڵ عێراق پەیوەندێکی باشتر هەبێت بەڵێ ئێمە بەڕاستی ئەگەر لە حاڵەتێکە ئەو بەرەیە بێتە سەحەکەەوە و جەماوەری کوردستان دەنگی پێبات بێتە بێنە پێشەوە بە جددی بۆ تەغیر بۆ گۆڕانکاری بەورەوە بە وزەوە بەڕاستی کۆی هەیکەلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە گۆڕانکاری بەسەرایەت جارێکم ئیش ئێمە ێسەوەکو و کۆمەڵی داگەر ئێمە قەناعەتمان وایە هەموو هێزە چەکدارەکانیان هەرێمە بێ بێلایەن بن تۆ وەرە هێزی چەکداری یەکێتی و پارتی بخەلاوە دامی ئەم دوو حیزبە نەکەن بەداخەوە حەت لە دەنگدانە تایبەتەکانیشە سەیریکەن ئەم ئاخر انتخاباتی ئەم ڕۆژانەی ئەنجومەنی پارێزگاکان ئەبێت دەنگ بەدە چونکە مێزە چەکداران خۆرەخم وەم دوولایەنە هەموو کارتی دەنگدانیان لێسەنراوە تەلاق و سوێنە درێن بە کامرش پیانەگرن ئەڵێن دکاکە بڕۆ دەنگمان بەرێ هێزە چەکدارەکان باش بوون لە 195 هێزی چەکداری ئەم لە دەنگ بە حیزبی یەکێتیەدا لەولاش بە پارتی ئەمە گەورەتی قوربەسەریە بەسەر وڵاتە هاتووە ئەبێ معارەزە بێتە پێشەوە یەکەم شت باوکاری ئەو هێزە هاوپەیمانانەی کە هەن بە حکومەتی ناوەندی نسبەتێک بەڵێ ئێستش بیری شاهەیە لە حکومەتی ناوەندی خۆ بەداخەوە لە حکومەتی ناوەندیش ئەوە نییە بڵێن ئەوە شامی شەریفە بەڵام ئەوان ئیشیان لە هەندێک قیاس یا قوانینی دەستوری خۆیان کردووە و هەندێک مؤسساتی خۆیان وەکو مؤسسات پاراستووە بە هەیکەلی حکومڕانی خۆیان وا لێ کردووە کە هەیبەتی پارێزراو بێ بەڵام ئێستا مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بوو کە ڕۆین ژەتیرۆری لەگەڵ خۆی نەبرد قواتی عەسکەری لەگەڵ خۆی نەبرد دایان بە کابینەی دوای خۆیان بەڵێ لێ میلیشیا بە تایبەتی حەشی شعبی ماوە سەر بە حیزبە شیعە دەسەڵاتدارەکانن ئێستا بەڵام ئەویش خراونەتە ناو مەنزومەی دیفاعی عێراقیەوە هەر کەسێ ڕێوزەرا بێ بەس ئەو حەشی شعبیە بێڕیاڵی ئەو مؤسسە عسکری ئەو مؤسسە باڵایی حکومت بێ ئێ باشە ئێمە ئەمەشما پێ نەکراوە ئێمە لیوە هاوبەشەکانیش تەوزیع بوون سەرۆک لەم لایەنەیە جێگر لە حیزبەکەی ترە
ئەگەر هێزەکەس 1000 کەس بێ 1500 بۆ یەکێتی 1500 بۆ پاش مامۆستا پێ سوورەکی ماسپاستەکەم دەبێت لەسەر مەزوعی من شش پرسیار لێ بکەم پێشبین دەکرێت لەم ساڵدا چارەسەرێ بکرێت لەگەڵ بەڵ چووکە کێش هەبوو لەسەر مەوزوعی نەوت لەگەڵ بەغدا خەرجی کۆمپانیەکان گرێ بەستەکان اینجا لەسەر داهاتە ناوخۆیەکان لەسەر ئەو لیستی موچی بە ڕێز باز کرد لەسەر داهاتەکان وا برایە پەرلەمان لە نەوەی مانگ کە نوێی ئەم مانگە چەند ڕۆژێکی تر دەست بەدانیشتن بکاتەوە بڵێ عوتڵەی شتووی وەڵی کاک حەکیم ئەوەی کە تەنها ئومێدێ ما بێ تەمانەوە هیچ لە دەسەرێمانە ماوە قەزێکە لە حکوومەتی ناوەندیە حکوومەتی ناوەندی شڵێ ئێمە ئیش بە سیستمی بودجاکەین بودجە چی وتبێ وایە دەینێ ئەمەشی کە پێیان درراوین ئەم 4 مانگە ئەم 3 مانگی ئەخیر کەدا بە قەرز بە هەرێمی کوردستان بە قەرزەویژە بە حسابات تەصفیە بکرێ ئەگەر پارە بکرێتە لای هەرێمە بێت لە هی ساڵی داهاتوو ببڕێ بەڵام ئێستا بە چ شێوازێک پارە بۆ هەرێمە نێڕێ بە چ سیستمێک بە چ نیزامێک جارێکی تر کاتی دەبێت هەموارکردنەوە کەش باسی کاتێکی زۆرێوێت چکە بڕاستی بۆش تعدیلی یاسای بوجە تا لە ڕۆژنامە بڵاو دەکرێت زۆری ئەوێ بەڕاستی بەڵام تا و کاتیانی ئێستا ئەوە جەماوەری کوردستان و خەڵکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەمان موچە پەیوەستە بە ژیانی هەموو خەڵکەوە ئێستا ناو هەموو عایلەیەکە بەلای کە موچە خۆرێگەیە بازار پەیوەستە بە موچەوە بە موچەی مۆچە خۆرانەوە حرەکەی بازار و حرەکەی تیجاری و حرەکەی اقتصادیش هەمووی وەستاوە هەر ینی ڕوئیایەک ئەم حکومەتی هەرێمە قسەیەکی نییە قسە هەرناە شتێک بدە ینی باشە تۆ ئێستا قەینا هیچیان لانیە مفلیسن هیچ دینارێکیان لانێ خۆجاران بە بەغدایانەوە مفلیس ئێستا هیچیان پێنی شتێک بن پێ دوای لایەن نەبەز نایدن چۆن لایەن نییە داهاتی ناو خۆ تەنکرد چۆن لایەن نیە باش بۆ انتخاباتەکەی ئەم پەرلەمانی ئەمە جوەنی پارێزگایە ئەم هەموو پارە چی بوو سەرفیان کرد بۆ خۆیان بۆ سەرخستنی خۆیان و حیزبی خۆیان و مؤسساتی خۆیان پارە کراوەیە دایم کە یەیتە سەر خەڵک پارە بۆ خەڵک پارە نییە کاکە نیمانە بەدەستپانەوە نییە نایەتە دەرەوە کاک حەکیم گیان ئێمە بەڕاستی ئێستا حکومەت جارێ ئەو مەساتێکی گەورەترمانەیە کە وەستانی سیستمی خوێندنە لە وڵاتە لە دەبەری ئەمە قوڕ بەسەری ئەم حکومەتە کەلیمەیەکی نییە بۆ پرۆسەوە ئەوە نیوەی ساڵە ئەو لەولا بەتەمان لەولا بە زۆر بە زەبر و بە زەنگ مامۆسای داما و دەوامی پێکەن و تەلەبە دەوامەکە و بەڕاستی کەس قسەی نییە چونکە لەگەڵ قسەت کرد فەسڵ کراوی و کۆتایی پیاتوی خەنە جێگەت ئەوە لەولا گەیشتونەتە نیوەی ساڵ لێرە داوام وەستاوە ئەی زەحمە نەبێ وەزارەتی پەروەردە لەکوێی حکومەتی هەرێم لەکوێی کواجە لە سات و دانیشتەکانت بۆ ڕازیکردنی ئەمان مەسانەی ناڕازی بێخەم بێباک هەمووی پاڵی لیاوەتەوە وەلا کە ئەنەه مشکلەیەکەیە لە وڵاتە باشە ئەمە قوربەسەریە جا قسە لەسەر ئەوە هیچ خەم خواردنێنێ بووە هیچ شتێکتان بیستووە هیچێکمان بیستووە غێری هەنێ تەزیحاتی بەتاڵ نەبێ لەسەر بودجە حکومت بۆ حلولێ گەڕاوە بۆ ئەوی تۆزێک ژیانی خەڵک چاکە بڵێ کاکە ئومێدێکەکەین هەنگاوێ گەنین یعنی کە ئەم مانگیەکە شتێک بین هەر دیار نییە هەموو احتیمادەکە بەغایە وەفدی هەرێم بڕاتەوە بۆ بەغاو دەستکاتەوە بە دانوستان و کە ئێستا حکومەتی ناوەندیش ئەوەی من بیستومە ڕێگە نایە وەفدەکانی حکومەتی هەرێم بێت بۆ بەغا هەتا لە ڕێی موافقی خۆیەوە نەبێ ئەو کاتیان بۆ دانی بەڵێ ئەوە بێ بڵێ بێن ئەنجا بابێن بە کورتی بەس وەکو داواکاری مامۆسایان کە داواکاری سەرەتایین پلە بەرزکردنەوە بێ دامەزران نیوانە بێژان بێ لانی کەم ناتوانن بەڵێنێک بدەن بۆنە بڵێن کاکە ئێمە پلە بەرز دەکەینەوە وعدتان پێدەین بوجە پەسەند کرێ مامۆسایانی وانە بێژ بکرێنە میشەی ئەو بەڵێنانەش نادەن ئەو بەڵێنانەش نادەن ینی تۆ هەر دانیشتن حیوار بەڵێ سودانی لەگەڵیان کۆ من چەند جارە گوێم لێ بووە لە بەحافزی سلێمانی ئەڵێ کاکە پێویستە حکومەتی هەرێم لەگەڵ مامۆسایی ناڕازی دانیشتێ محافزی شارێک ئازارێ دەرد و مشکلەکە چەندێک گەورەیە کەس بەدەمی وەنایەت هێداریشتن لەگەڵیانە حیوار هەر لەسەر تەلەڤیزۆن بە کاکە گرفتان چی بکەین یعنی ئەم حکومەتە ئەمەنە بێدەسەڵات وە هیچی پێ ناکرێ بەداخەوە بێباکیە بێمنەتیە لە خەڵک تعلیم تێگەچێ ژیانی خەڵک تێگەچێ سەراپای وڵات ژێرەوە بنە بێ ئەوان باکیان نییە بەس خەمی پارەکەی خۆیانە ئەوەی ئەمێنێتەوە خۆیان پارێزراو بن ئەوە بەداخەوە یعنی ئێستا هەر ئەو پلە بەرزکردنەوەیە لە هەند معقولە ئەم دووفاقیە لە وڵاتە لە هەندێک وەزارات و مؤسساتی وڵاتە هەیە لە وەزارەتی پێمان خۆشە پێشمەرگە دیفاعکردنم هەرێمە و جێی سەربەرزین وانە لەوێ هەیە پلە بەرزکردنەوە لە وەزارەتی داخلی لە ئەنجومەنی ئەی بۆ لە وەزارەتی پەروەردەنی سەرۆکایەتێکە هەبووە بەس لە فەرمانبەری مەدەنی بۆ نییە بۆ لە فەرمانبەری مەدەنی نییە ئێ چۆنە بێ حکومەت ئەمێنەوەسێ لەسەر ئەمەوەسێ
سپاس دەکەین مامۆستا سپاسیان بەدەوام دەکەین بەڕێز مامۆستا نوێر سنگاوی ئەندامیان جوێنی باڵای کۆمەڵگاتری سپاس دەکەین سپاس بەوەی بینێرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ